کاکاوە لەگەڵ هەموو ئەو هەوڵانە و لەگەڵ هەموو ئەو پەیمانانەی کە مستەفا کاظمی سەرۆکوەزیری نوێی عێراق داونی، بەڵام ڕۆژی یەکشەممە خۆپیشاندان لە شاری بەغدا و لە شارەکانی تریش دەستیان پێکردەوە. پەیمانەکانی کاظمی جێی متمانە نین؟ لە ڕاستیدا کاک بەڵێن مەوضوعی پێکهێنانی ئەم کابینەی بە سەرۆکایەتی مستەفا کاظمی لە ئاستی چاوەڕوانی شەقامی تووڕەی عێراق نەبووە و نییە، چونکە ئەوەی کە هەبوو خەڵک لەو نخبە سیاسی لەو دەستەفژێرە سیاسی لە 2023 حکوم دەکە بێزار و بێتاقەتە لەوە تووڕە و بێزار بوو کە دیسانەوە ئەو حزبە سیاسیانەی لە 2023 حکوم دەکەن دیسانەوە بە بەش بەشێنی حزبی تائیفی لە بینی خۆیان وەزارەتەکان بەش بکەن. ئەم جارەیان دیسانەوە کە حکومەتەکەی با بڵێن عادل عەبدولمەهدی لەسەر ئەساسی ئەو گوشارانەی شەقام دەستی لە کار کێشایەوە و چاوەڕێ دەکرا کە حکومەتێک پێک بهێنرێت بۆ چاکسازی بێ، بۆ ئەوە بێ بەرەنگاری گەندەڵی ببێتەوە، بەرەنگاری ئەو عقلیەتە شکست خواردووەی کە لە 2023 حکمی کردو بێتەوە. بەڵام ئەم جارە دیسانەوە ئەم حکومەتەوە ئەم کابینەیە لەسەر ئەساسی پشکێنەی حزبی و باڕوونی ئەوە دەرکەوت کە خۆتان دەزانن تا ساتی دەنگدانەکەشی ئەو شەوەی کە دەنگدان لە پەرلەمان کرا لە ژوورە داخراوەکان لە ژوورە تاریکەکان خەریکی سەفاراتی ئەم حزب لەگەڵ ئەو حزب بوو بۆ ئەوەی کامیان بەشەشی بەرکەوێ و بەمانای هیچکەوەکووا پێم بڵێ کاظمی ناتوانێت هیچ شتێک لەو ڕۆژەی عێراق بگۆڕێ. کاک بەڵێنجان ینی لە ڕاستیدا ئەو ئەرکەی ئێستاکەیان با بڵێنم حکومەتەوە کە مستەفا کاظمی زۆر قورسە، بە تایبەتیش خۆتان دەزانن لە یەکی دەی ساڵی پارەوە خۆپیشاندان لە بەغدا و بەشێکی زۆر لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەستی پێکردووە و تا ئێستاشی لەگەڵی بەردەوامەوە خۆتان ناگاتان لێ کە دیسانەوە بروژاوەتەوە شارعی عێراقی. ئەوە لە ڕاستیدا مستەفا کاظمی ناتوانێت ئەو داخوازیانە بەدیبێنێت کە خەڵک چاوەڕێ دەکە لەبەر کۆمەڵێک سەبەب لەبەرەوەی ئێستاکە دۆخی ینی با بڵێن ئەو هۆکارانەی و ئەو تەحەدیاتان ئاڵنگارانەیە کە لە بەردەم مستەفا کاظمی و کابینەکەیەتی زۆر زیاتر لەوەی عادل عەبدولمەهدی. ئێستا کێشەی کۆرۆنا هاتۆتە پێشەوە کە خۆتان دەزان هەموو جیهانی گرتوتەوە، بە تایبەتیش کاریگەری زۆر گەورە و ترسناشی لەسەر ئەو ئابوووریانە بە دروست کردووە کە تەنها ئەعتمادیان لەسەر یەک سەرچاوی داهاتە کە ئەویش نەوتە. عێراق خۆتان دەزانن 90 زیاتری پشت بە نەوت دەبەستێ داهاتەکەی، نرخی نەوت زۆر دابەزیوە، هاڕێ کردووە لە هەموو جیهان. ئەمە وای کردووە ئەو ئاڵنگارانە زۆر زیاتر بن لە بەردەم. باشە کاکاوە ئەمریکا و ئێران کامیان دەتوانن زیاتر لەم سەروەختی حکوومەتەی کاظمیدا ڕوڵ بجێڕن بۆ ئارامی و سەقامگیری لە عێراقدا؟ بێگومان پێشتریش و ئێستاش و لە داهاتووی نزیکیشدا ئەوەی کە تێبینی دەکرێت مەسەلەی ئەو ململانەیە کە لە نێوان ئەمریکا و ئێران لە عێراقدا هەیە عامل و فاکتەرێکی زۆر گرنگن بۆ ئیستقرار و بۆ نائیستقرار لە عێراقدا. هەم دەتوانن بن بەهۆی سەقامگیری و سەرکەوتووی تا ڕادەیەکی حکومەتەکان و هەم دەتوانن ناسەقامگیری دروستکەن وەکو لە پێشتریش ئەوە ڕوویداوە. ئەم جارەیان پێ دەچێت لانی کەمی تەوافق دروست بوو بێ لە بینی ئەمریکا و ئێران بۆ ئەوەی ئەم حکومەتە پێک بهێنرێت. بە تایبەتیش خۆتان دەزانن مەسەلەی سەرهەڵدانەوەی داعش لەو ناوچانەی سنووری با بڵێن ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەتی و لە بەشێکدا سەلاحەدین و دیالە ئەوانە، یعنی ئەمانە خەتەری گەورن لەسەر عێراق و لەسەر ناوچەکە و ئەمریکا بە تایبەتی بە خەتەری گەورەی دەبینێت لە بۆ خۆی. لانی کەمی تەوافق هەبوو بۆ ئەوەی ئەم حکومەتە دروست بکرێت، پەلە بکرێت لە دروستکردنی ئەم حکومەتە. خۆتان دەزانن هەتا مەسەلەی چاوپۆشی ئەمریکاش بۆ ئەوەی 4 مانجیتە درێژ کرایەوە کە سوتەمەنی لە ئێرانەوە هاوردە بکرێت لەلایەن عێراقەوە. ئەمانە هەمووی ئەوە دەسەلمێنن کە تەوافقێک هەیە. هیوادارین ئەم تەوافقە بەردەوام بێ لانی کەم بۆ ئەوەی بتوانرێت کە حکومەتەکە لەسەر پێ خۆی بوەستێ و ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە بێتەوە کە هاتوتە پێشەوە و بتوانێت ئەوەی زێ ئومێدی خەڵکە کە من بۆ خۆم بە دووری دەبینم بەڕاستیدا لانی کەم ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زۆر گرنگە و بتوانێت چەند ینی مەلەفێکی گرنگ لەوانەیە کە بوونەتە هۆی ئەوەی کە پارەی عێراق بە هەدەر بدرێ بجوڵێنێ لەم ماوەیە.
لە دوای ئەو ڕۆژەی کە لە عێراقدا ئاراوە لە مانگی دەی ڕابردووەوە هەتا ئێستا هەست بە هیچ گۆڕانکاریەک دەکرێت لە ناو لایەنە سیاسیەکاندا کە بگوترێ خواستێکیان هەیە بۆ جێگیرکردن و سەقامگیری لە شەقامی عێراقیدا زۆر بە کورتی تکایە. لە ڕاستیدا من هیچ گۆڕانکارێکی ئەو تۆ نابینم، تەنها لەو کاتانەی کە خۆپیشاندانەکان بەرفراوان و کاریگەر و زۆر بوون، یعنی ئەو کاتانە هەست بەوە دەکرێت کە گەرمایی گەیشتۆتە با بڵێن ئەو هێز ولایەن و سیاسیانەوە ئەو سەرکردە سیاسیانی کە چەندین ساڵ لە عێراق حکم دەکەن، بەڵام لە ڕاستیدا هەر لەگەڵ هێوربوونەوەی دۆخەکان یان کەمبوونەوەی ڕێژەی خۆپیشاندەران ئەمانە دیسانەوە بە هەمان عەقڵێت و بە هەمان پێوانە دەیانەوێ حکمی عێراق بکەن و ئێستاشی لەگەڵ بێ من بۆ خۆم نایشارمەوە بە دووری نابینم کە دیسانەوە بە هەمان شێوە چۆن پێشتر حکمی عێراق کراوە ئەم حکومەتە شەروا دەبێ و انتخاباتی داهاتوش کە خۆتان زان ئەم حکومەتە حکومەتی زمینە خۆشکردنە بۆ هەڵبژاردننی داهاتوو پێم وایە زەحمەتە بتوانرێت زمینەیەشی ئەو تۆ خۆش بکرێت کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت لە عێراق و بەڕانکاریەک لە نەفەی سیاسی لە حزبە سیاسیەکان بکرێ و ئەو ڕێژە زۆرەی کە نزیکەی 175 خەڵک بوو لە انتخاباتی پێش و دەنجێدا ئەمجارە بچنە سەر سندوقەکانیدەکدان و دەنگ بدەن و گۆڕانکاریەک لە خاریتی سیاسی عێراق بکەن. کاکاوە زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە.